بۆنمونە مەسەلەن گسکێکی کارەبای مەسەلدینی لە 100,000 بوویتە 36,000. ماوەی هەفتەیەک ماوە بۆ هەینی ڕەش کە لەم ڕۆژەدا نرخەکان بە تەواوەتی دادەشتێنرێن، بەڵام لە چەند شوێنێکی ینی فرۆشتنی کەلوپەل لە هەولێر لە ئێستاوە کەلوپەلەکانیان هەرزان کردووە و بلاک فرایدەیان ڕاگەیاندووە. من دەچمە لای سەرپەرشتیاری بەشی فرۆشتن لێرە کاگڕای سلااوت لێبێم ئەوەم بۆ باس بکات نرخەکانتان چەند داشکانتان لەسەر چەند شت کردووە. بەڵێ سەرتا بە خێبێن بە خێرەتنی کەناڵەکەتان دەکەم کەناڵی زاید 964 ئێمە وەکوولەقەکانی هۆم ئستانبول لە هەر چوار پارچەی کوردستان سوپاس بەخوا ساڵانە ئەم داشکانانە دەکەین بلاک فڕادی بە تایبەتی لە چاردەی مانگۆکەمە دەست پێ دەکەین و ئەم دەستپێکردنشمان هەر بۆیەکەوە تاوت و زیاتر بتوانین مشتریەکانمان یاخود کرارەکانمان زیاتر خزمەت بەوان بکەین و سوودمەند بن لەو داشکانانێکەوە دەکرێت بە تایبەتی کە لە چواردەی مانگۆ دەست پێ دەکەین لە پلتفۆرمەکانمان ئێمە بڵاوی دەکەینەوە. ئەم جارە لە چواردەی مانگۆ دەستان پێ کردووە. تاکید لە چواردەی مانگۆ ئێمە دەستمان پێ کردووە و سوپاس بخوا کڕای زۆر سودمەند بووینەوە خەڵکێکی زۆریشمان لە مشتریەکانمان خۆیان هەڵدەگرن بۆ ئەو ساڵە و کە بتوانین لە مانجی 11 پێش بڵێن بلاک فڕادەش لە چواردەی مانگۆ خزمەت زیاتریان پێ بگەین وەروەها موادی زۆر زیاتریش داشکان بکەین بە تایبەتی 164 داشکانمان لە زۆربەی نرخەکانمان کردووە و بۆ نمونە مەسەلەن گسکێکی کارەبای مەسەلدینی لە 100,000 بوویتە 36,000 ئەوەش بەڕاستی بە من ئیسفادەی زۆر گەورەی تاوەکو بتوانین کرێرانمان زیاتر سودمان بڵێ. خەڵک چۆنیان ڕوتان تێدەکات خەڵکێکی زۆر دێ بۆ شتکردین لەو خوای بەزار بێ خەڵکێکی گەلک زۆرە و لە هەموو بە هەموو چین و توێژەکانەوە بە هەموو شێوازەکان بە هەموو زمانەکانەوە دێن هاوکارمان دەبن و وارە ئەمەش تا چەندی پێمان کرێ وەکو گروپەکانی هۆم ئستانبول لە خانی هۆم ئستانبول زیاتر بتوانین بڵێن خەڵکیمان سودمان بیت و وەروە خزمەت بە هەر چوار پارچەی کوردستان بکەین. بیرۆکەی ئەوەی لە چاردەی مانگۆ دەست بە بلاک فرایدەی بکەن ینی هەر خۆتان داتان نا بەڵێ ئەو بیرۆکەیە تقریبا مارکتینگ شێواز بە شێواز دەگۆڕێ لەق بەلق دەگۆڕێ بەڵام ئەو بیرۆکەی بەڵێ بیرۆکەی خۆمان بوو ئیشەڵە وە دەکەین ئەو جارە بکتا یەکی مانجیش کە لە پلانماندا هەیە بەڵام ئەو چواردەیە وە بە پێویستمان زانیکەوە زیاتر خەڵک ینی ئیسفادە لە داشکانەکان بکەن نەک تەنها ڕۆژێک بی ئیشەڵە لەو ڕۆژی تەحدیدتر دەبی و بە شێوەیەکی باشتر بتوانین خزمەت دەکەین.